سڵاو بەڕێزان، من نام عەبدوڵڵام ئێستا لە نەتەوە یەکگرتووەکانەوە لەگەڵتانم بۆ دیدارێک لەگەڵ بەڕێز دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق. دکتۆر فواد زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە. ئەمێ لەو ڕێکەوتنەوە دەست پێ بکەین کە تازە واژۆکراوە لە نێوان بەغدا و هەولێر. چی لەو بارەوە هەیە پێمان بڵێیت؟ بەم نزیکانە بڕیارە نەوت دەست پێ ناردە دەرەوەی نەوت دەست پێ بکاتەوە؟ بەڵێ ئەو ڕێککەوتنە دەربارەی بڵێن تەسلیمی نەوت بە شەریکەی سۆمۆ و ئێستا ئەوەی من تێگەیشتم چوو پێش بێم لەسەر بە پەیوەندی بووم لەگەڵ جەماعەت لە هەرێم. ئێستا ئینتاجی نەوت 230,000 بەرمیلە. لەو 230,000 بەرمیلە 50 بۆ ئستهلاکی داخلیە، ئەوانەی تر تەسلیمی شەریکەی نەوتی سۆما ئەکرێ بۆ ئەوەی تەصدیر بکرێ. یعنی ئەمە ڕێککەوتنێکی مهمە. ڕاستی بڵێم ئاسان نەبوو. شەریکاتی نەوتی کە لە کوردستان بوون مفاوەزاتی دووری درێژیان کرد، هەم لەگەڵ حکوومەتی عێراقی هەم لەگەڵ هەرێم. حکوومەتی عێراقیش و هەرێمیش گەیشتنە ئەتیفاق لەسەر ئەو مەسەلە، بەڵام مشکلەیەک ڕوویدا کە شەریکات داوای ئەتیفاقێکی سێقۆڵی کرد. لە نەتیجە ئەم ڕۆژانە گەیشتنە ئەو نەتیجە و هەر سێ لە ئەمزایان کرد. چی ئومێدەکە کەم ڕێکەوتنە جیاواز بێ لە ڕێکەوتنەکانی پێشتر؟ ڕێکەوتنی وان نەبووە، ڕێکەوتنێکی زۆر جیاوازە و ئەمە ڕێکەوتنی کە هەم لە نێوان هەرێم و بەغدا هەم لە نێوان هەرێم و بەغدا و شەریکەکان. نامە ڕێکەوتنێکی تازەیەوە تا ئێستاش ڕێکەوتنی وان نەبوو. ئەمە کاریگەری چێ بێ لەسەر مەسەلەکانی تری؟ کاریگەری ئەوەیە چونکە لە بەغدا مەسەلەی نەوت ڕەبت بوو بە مەسەلەی موچە و لە یاسای بوجە ڕەبت بوو، ڕەواقع نەکرد لە ئێستا. یعنی ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی پێشیش مەسەلەی ناردنی نەوت و تەسلیمبوونی نەوت ڕەبت بوو بۆ بوجە. ئێستا ئەوە نەوت تەسلیم کرا، مەسەلەی بوجە معنایەوە گەرەک بە شێوێکی ئاسانی حەل بێت. طبیعی مەسەلەی ئیراداتی غێر نەوتیش هەیە، ئەویش وابزانم حەل بێت. یعنی ئێستا لەمە دووە کێشەی موچە چارەسەر؟ کێشەی موچە ینی ئەساسیەکان ئەوانەی کە ئەو شتانەی کە بوونە ئەساسی مشکلە بۆ ناردنی موچە، ئەوانە چارەسەر بوون. جەمانایە گەرەک موچەش چارەسەر. بابینەوە سەر هۆکاری سەردانەکەتان بۆ نەتەوە یەکگرتووەکان. بێگومانەمە هەمیشە دیێن ساڵانە بۆ ئەنگا بۆ کۆبنەوەی گشتنەوە یەکگرتووەکان. ئەم ساڵ شتێکەیە کە عێراق بەلایەوە گرنگ بێت باسی بکات؟ وەڵا وەزعی منطقە وەزعی دنیا زۆر لە خەتەرە. وەزعی منطقە بەتایبەتی زۆر لە خەتەرە. ینی هیچگاوەی مەسەلەی فڵستینی ئێستا بۆتە قزەیەکی ئەساسی، بەڵام وەزعی منطقە بەعام بەگشتی زۆر خەتەرە. تۆ پێشماوەیەکی کورد ئیسرائیل هێرشی کردە سەر قەتەر. ئەمە نەبووە لە قەتەر دەوڵەتێکی دۆستی غەربە، دۆستی ئەمریکایەوە، دۆستی ئیسرائیلیشە لە واقع. و قەتەر لە بینە بوو بینی حەماس و ئیسرائیل و ئەمریکا بۆ ئەوەی حەلی مشکلەکە بکە. هێرش کرا سەری. دوای تهدیدیش هەیە لەلایەن ئیسرائیلەوە سەر ئێران، یعنی تهدیدەوە هەیەەوە هێرش بکرێت سەر ئێران. معنای منطقەکە هەمووی لە ژێر تهدیدە. ئەمە بەرەو کوێچێ نازانین. بۆ ئەوە ئەم جارە ئەم کۆبنەوانەی کە لەمێ ئەکرێ بە تایبەتی ئەوانەی پەیوەندیان هەیە بە ڕۆژهەڵاتی ناوڕاست، بەڕاستی هەمووی ئەم باسەیە. باسی چۆنیەتی عەجەبا ئەکرێ وەزع لە غەزە بگۆڕێ، ئەتکرێ وەزع بینی فەڵستینیەکان و ئیسرائیل بەرەو باشی بچێ یا تهدیە هەبێ. و عەجەبا هەر منطقەکە بەرەو کوێچێ، بەرەو ئاشتیە چێ یا بەرەو شەڕ. ئیسرائیل هێرشی کردە سەر قەتەر، بەرپرسانی عێراق چۆن ئەمەیان بینی؟ ئایا مەترسیەوە؟ طبعاً ئەوە ڕسمیان ئیدانە کرا طبعاً، و دوایی بەشداریمان کرد لەو کۆنگرەی کوتوپڕە کە دەوڵەتانی ئیسلامی و عەرەبی لە قەتەر ڕئیس وزرا من خۆم لەوێ بووم و وازحە لە مەسەلەی نەزەری ئەنەهۆ ئیدانەی ئەم هێرشە کرا. بەڵام لە واقع تۆ هێرش بکەیت سەر دەوڵەتێک کە دۆستت بێ، دەوڵەتێک کە لە بینە بێ بۆ ئەوەی ئاشتی هەبێ خەتەرە. منطقەکە لە خەتەرە. منطقەکە مناڵێ منطقەکە جا منطقە عێراقیش بەشێکە لە منطقە. دکتۆر بڕیارە جەختکاتە سەرچی سەر و کۆماری عێراقی ئاگاداری ناوەڕۆکی تارەکەی
بەڵێ ئاگادارم بەڵام جارێ انتزار بکەین با وتارەکەی بخوێنێتەوە تابێ وتارەکە بخوێندوەتەوە بەڵێ دکتۆر یەک پرسیاری دیکە لەسەر سووریا ئەوزانام برادران پەلیانە دایانوێ جەنابەت بڕۆین لەسەر سووریا تا چەند ئومێدیت کە داهاتووی سووریا ڕۆشنە بێ بە تایبەتی و عێراق داهاتووی سووریا پەیوەندی هەیە بە مەنتقەکە هەمووی یعنی دووسێت شتەیە یەک ناوخۆی سووریا گەرەک علاج بکرێ ئەویش پرۆسەیەک دروست بکرێت کە هەموو لایەک بەشدار بێ ینی هەموو پێکهاتەکان دوو پەیوەندی هەیە بە مەنتقەکە هەمووی سواس دەکەم من گەرەک بڕۆم چووکە ئینتەرویویەکی ترم هەیە مەمنونم سەلامەت بێ بەڕێزان تا جارێکی دیکە و دیدارێکی دیکە شاد بە